ئەم کاتت باش کاک بهادین. ئەم کاتی ئەوش باش کاکە ئاسوجان. زۆر سپاس. هەر بژین کاک بەهادین بە درێژایی چەندین ساڵ دنیایەک پرۆژە و کاری هونەری گەورەت پێشکەش کردووە، نەک تەنها لە کوردستان بەڵکە هونەرمەندێکی جیهانی و چالاک و خاوەن عەقڵێت و دنیابینێکی فرەکولتوری و جیهانخواز و ژیاندۆست و شارستانی بووی لە زۆربەی وڵاتانی جیهان و تابلۆکانت لە سەفەردان. سەفەری تابلۆکانی تۆ لە لای خۆت چی دەگەێنێت؟ بێگومان من زۆر خۆشحاڵم کە هونەرمەند تەنها لە جێگایەکە نەوەستێت، چەند جێگایەکی تر ئەو پانتاییە بۆشاییانەی کە ماونەتەوە بە هونەریان بە ڕەنگیان بە وشایان بۆ جوانیانەی کە لە ڕۆحی هونەرمەندە هەیە هەڵبەتە بتوانێت ئاشکرای بکات. من پێم وانیە تەنها لە کوردستان یان من تەنها توانی بێتم لە کوردستان کە چەند کاتیشی دیاریکرا و لەوێ کاری هونەریم کردبێت، هەڵبەتە لە ئەستەمبول لە بڵین دەوڵاتی تورکیایە یان لە بولغاریا لە هەنگاریا ئەمانە بۆ من یان لە ئیسپانیا لە ئیتالیا لە فەرەنسا هەروەها لە هەندێک وڵاتانی عەربیش بەڵێ لە وڵاتانی عەربیش چەندین لە قەتەر لە عۆمان لە وڵاتە عەرب لە میسر لە تونس لە مەغریب لەمانە بەڕاستی من توانیمە نەک بە حکمی پەیوەندی تایبەتیەکان هەڵبەتە بە پەیوەندیشی زۆر ناجیاوازی هونەری تۆ هونەرەکەت لە کارکردن ئابێت زۆر لە جێگای گەلەری و شوێنە تایبەتیەکان داوای تۆکەن. من خۆشحاڵم کە ڕەنگ لەو شوێنانەیە نیشان ئەدەم کە تا ئێستا ڕەنگ دەستیان تێی نەچووە، لەبەرەوە هونەرمەند پێویستە بەبێ سنوور لە هەمیشە جموجۆڵی و بەرفراوانی و چالاکی و هونەرەکەی خۆی ئاشکرای بکات. هەڵبەت کاک بەهادین من زۆرێک لە تابلۆکانی تۆم بینیوە و زۆرێک لەو پۆستەر و ئەو دەلیلانەی هەموو جارێ بەسەرە کردومەتەوە جێی خۆشحاڵێت چکە زۆر بەختەوەرم بەوە بە هەڵیانە چووم سیان لە کتێبەکانی خۆم تابلۆی هونەری تۆم خستۆتە سەربەرگی کتێبەکە ئەوە جێ شانازی و جێ دڵخۆشیشە چکە زۆر حەزم بە ئیشەکانت هەیە. لەگەڵیشیان لە چەندین شوێن تابلۆکانت بڵاو بوونەتەوە و چاپ کراونەتەوە و خراونتە سەر کتێب و هەموو شتانە. یەکێک لەو شتە گرنگانەی کە بەلامەوە گرنگە ئێستاکە تابلۆکانی تۆ و شێوازی ڕوانینی تۆ لە ئێستاە بۆ کێشانی چەندین تابلۆ و پرۆژەی گرنگ و هەڵبەت مێژوویەکی زۆر جیاوازی هەیە، ینی جیاوازی و هەمە چەشنی شێوازی تۆ بە قۆناغەکانی ئەم ئەتوانی بڵێن قۆناغەکانی ئەم 25 ساڵی ئیشکردنی تۆ لە بواری هونەرە کۆمەڵی قۆناغی زۆر گرنگ و زۆر جیاواز و ئەوە بووە. ئەکرێ باسی ئەو قۆناغە فکری و فەلسەفیانەمان بۆ بکەی لە ئیشی تابلۆکانتە ئەو قۆناغە جیاوازانەی تۆ لە شێوازی جیاوازی تۆ لە قۆناغی بیرکردنەوە ڕوانی تۆ بۆ سەر تابلۆیەک بۆ گۆگرانی دەنگی ئەمریکا. من زۆر سپاس خۆشحاڵم کە یەکێک لەو تابلوانی من لەسەر بەرژی کتێبەکەی بەڕێستان بێت ئەوە خۆشحاڵی بۆ منیان کە من تابلۆیەک لەسەر گۆرانیشی نەریمان یا لەسەر گۆرانیشی عەدنان کەریم کە دەبێتە کەرەستەی تابلۆکانم یان شعرەکانی لەوە قەرەداخی ئەمانە دەبنە کەرەسەی تابلۆکانم هەڵبەتە ڕۆژێکیش ئەو کەرەسەی ناو تابلۆکان بۆ ئەوانیش بوونەتە کەرەسەیەک و کە کاری تیا بکەن. ئەمە بۆ من زۆر خۆشحاڵیە. من لە سەرەتای ساڵی کە لە ئەستەمبول ژیام تقریبا بۆ ماوەی ساڵێک لە ئەستەمبولم پاشان لەوێ چەند کارێکی هونەریم کرد ئەوە بوو کە زۆر لە میدیا و لە ڕۆژنامە و لە گۆڤارەکان و هەمان کات لە چەند کتێبێکی زۆر بەنرخ و هەمان دوو نووسەری زۆر گەورەی کە ئەژیشان عەزیز نەسیم کە لە گۆڤارێک لەسەر منی نووسی کە بە شێوەیەکی زۆر جوان تعبیر دەکرد کاتێک کە باسی ئەوە کات کە کوردێک موریدیشی پێیە ئەم موریدە وەکو دین کە سلوب و کە کاری هونەری ئیشکردنەکەی من زۆر جیاواز بوو. هەڵبەتە ناڵم کە من لەوە پێش دەبینراوە بەڵام لەو قۆناغەیە هەڵبەتە بۆ کوردێک لە ئەستەمبول و بەو شێوەیە کار بکات تۆزێک
سەر سوڕمانێکی زۆری هەبوو. پاشان لە تورکیا من کارێکم بۆ کۆساری جوانەمەر کە کۆسار ئەحمەد وەڵام کە هونەرێکی پەیکەرتاژ خۆی کوشت. من بەڕاستی 24 تابلۆم دروست کرد، هەر تابلۆیشی ناوم لێنا 24 ساعت پاشان کۆسار خۆی کوشێ. ئەمە چەند ڕۆژنامە نووسێک و چەند لە گۆڤارێک بڵاوکرا کۆسار چێ کۆسار بۆ خۆی کوش ئایا بەهادینش خۆی کوژێت. ئەمە بۆ من شتێکی زۆر زۆر جوان بوو کە لێرە هونەر تەنها ئەبستراکت نییە، لە پاش ئەو هونەر و فڵچە و هەست و ڕۆحی کە تۆ پێشکەشێکی لە تابلۆکەیە هەڵبەتە کارێک هەیە تۆ ئەجوڵێنێت بۆی کە تۆ ئیشی هونەری تیاکەی. بۆ من ئەمانە هەمووی کاری هونەری بوون. کاتم بۆ ئەوروپا لێرە سەمایەک لەگەڵ خۆر کە تۆ بیر لەو ئەکەیتەوانێت کە ئێستا ناونیشانێکت هەیە، ئێستا دووریت لە شەڕ، ئێستا دووریت لە هەندێک شتی کە تایبەتمەندێتی هونەرمەند خۆی پێویستی پێێتی ئەوش فڵچە بۆیاخ و هەندێک لەو هونەرمەندانەی کە من زۆر کە دەردم بوون یان کە لەگەڵ دەردەکەی من هاوکاتیش هاوکاریان زۆرە کردم لە هەڕۆشەوقی بوو یا لەوانە کە ئەو هونەرمەندانی کە زۆر لە پێشنەوە لێرە بوون. بەڕاستی من سوپاسیان نەکەم لێرە شەوانێ کە زۆربەی زۆری و نامەوێت لێرە ناوی ئەو هەموو هونەرمەندە بڵێم کە زۆر خۆشحاڵم پێیان. من بە جوانی ئەوانەوە جوانم هەڵبەتە. پاشان کە لێرە هەستام کە لە ساڵی 1995 لە ژوورێکی بچووکە کاری هونەری مەکرد ئەوش کە سەما لەگەڵ خۆر، پاشان لە شارێکی تر کە داوەت کرام لەوێ پێشانگای بکەمەوە لەگەڵ سەما لەگەڵ بارێنێکی دوور هەست بکرد لە سلێمانی هێشتا ڕۆحم لەوێ بوو کە جوانیشی بارانێک تڕم ئەکا بەڵام ئەوت بارانە لە ڕۆحم ئەیاد نەک لە جەسەدم. پاشان ئیتر لەگەڵ هونەرمەندێکی تورک لێرە بەڕاستی لە شاریمان هاین لە ئەڵمانیا توانیم کە مەرسەمێک بدۆزینەوە پێش ئێمە بە 70 ساڵ، ئێستا وابزانم تەمەنی ئەم گەلەری 70 ساڵە، پێش ئێمە گەلەری بوو. پاشان نامان ئاوێستا کە بە بیر و باوەڕی هەردووکمان وتمان بە شتێکی جوان دروست بکەین ساڵی جارێک پێشانگا و چالاکی و هەرچەنە بۆ زۆر لە هونەرمەندەکان هاوکاری یان بووم و پێشکەشم کردوون لە گەلەری ئاوێستا. پاشان لە ساڵی 99 چۆم بۆ ئیسپانیا لەوێ توانیم کە لەوێ بتوانم بخوێنم. لەبەرەوە توانیم بە هۆی ئەوەی کە نەمتوانی بە بودجەی ژیان و تۆزێک نەمتوانی بەردەوام بم لەوێ لە جێگایەک وەرگیران لە ئەکادیمیا، بەڵام بەهۆی ئەوەی کە نەبوونی دەرامەتی و قورسی ژیان لەوێ گەڕامەوە بۆ ئەڵمانیا، زۆر لەوێ بەردەوام نەبوو. بەڵام هەڵبەتە لەوێ ئیشی زۆرم کرد و دوو پێشانگام لە شاری مەدرید کردەوە بەسەر کەوتوی و چەند هونەرمەندێکی زۆر باش لەوێ ئێستاشە و کۆنتاکت و پەیوەندیانم ماوەن. پاشان گەڕامەوە بۆ ئەڵمانیا لێرە لە ئاوێستا و پاشان لە 2003 لە شیکاغۆ لە نیویۆرک لێ پێشانگایەکم کردەوە. کۆنسپتەکەی ئەم دواییە لە دوای ساڵەکانی 2003 پاشگەڕانەوە بۆ کوردستان ئەویش تابلۆشی دەمەتری بوو لە 2003-2004 کە گەڕامەوە بۆ دوای نەمانی ڕژەمی بەغدا کە توانیم دەمەتریەک لەوێ هەڵبەتە خۆشت ئامادەوی لەو پێشانگایە ڕەشستی بوو. ئیتر کە گەڕامەوە هەوڵمما کە قەبارەی تابلۆکانم بگۆڕم. ئەو بۆ من زۆر زۆر جوان بوو کە چیتر من پێویستیم بەوە نییە لەسەر شێوازێکی زۆر بچووک هەڵبەتە بێزگە لەو دیزاین و لەو کارە هونەریانی کە دەمکرد لێرە. ئیتر گەڕام بە شوێن شتێکی زۆر زۆر گەڕان هەندێک جار هونەرمەند خۆی بەبێ هیچ پلانێک بەبێ هیچ پرۆگرامێک چۆن وەکو جەکسەن پۆلۆک کە لە قەترەی فڵچەکەی کە بۆ دەچۆڕێتەوانێ هەڵبەتە لێوانێ شتەکاری دروست ئەبێت. بۆ من شتێکی زۆر درێژم بینی جارێک لە بینایە کەڵوەستا بوو کەم خۆش بوو لەسەر ئەوە کاریشی هونەری بکەم. ئەوش لە 2003 بوو بۆ 2004 هەوڵم دا کە هەمیشە 5 متر بێت لەبەر ئێمە وەکو خۆم وەکو خێزانەکەم 5 کەس بووین. ئەو کاتی کە ئێمە مناڵ بووین باوکم لە ڕێگەی کوردستان و ئەم شەڕی کۆنفلێکتی کە لەگەڵ ڕژەمی بەعس هەبوو ئەو شەهید بوو. هەستام پێ و 5 بۆ من زۆر جوان چونکە 5 خوشک و بڵین 5 کەسیم 5 متر بۆ من هەڵبەتە ئەمیز بڵێم لە نێوان زەوی و لە نێوان ئاسمان 5 متر هەیە لەبەرەوەی ئێمەش 5 کەس بووین
بۆ مناڵە بچووکانان کە ئێمە مناڵ بووین باوکمان نەبوو بۆ من ئەوە سۆزشی دایکایەتی کامووی لە دایکا کۆ بموانێ بەڵام بۆ من ئەمە گەیشتنە بۆ ئاسمان گەیشتنە بۆ تۆ چۆن جۆ لە مۆسیقایە گەگریت بەڵام هەڵبەتە ئەو مۆسیقایە یا ئەو موزیکی کە تۆ جۆت لێ بێت ئەوانە هەمووی ڕەنگە بەڵام ئایا تۆ چۆن بەڕەنگ دەیبینی ئەمە پرۆژەی من بوو پاشان لە نێوان ئەو پرۆژانەیە چەند تابلوێکم هەبوو پاش سوور کە هەڵبەتە نووسەر و هونەرمەندی شێوەکار وهابی ڕەسوول زۆر لەوە پەرەی پێدا کە جیاوازی کارەکانی بەهادین لە پاش سوور دەبێت چی بێت ئەمە وەکو چۆن کەمێک لە بیۆگرافی هەڵبەتە لەوانەیە لێرە نەتوانم باسی هەموو لەو کارانە بکەم کۆتایی ئەو کارانی کە زۆر بە من گرنگ بوو کە زۆر دەتوانم بڵم دەوڵەمەندی کردم 50 کاری هونەری گرافیکەم بۆ سەروەت کرد بۆ ڕۆحی سەروەت کە ئەمە سەروەت شتێکی بەڵێ ئەمە بۆ من هەڵبەتە سەروەت ئێمەی فێری جوانی کرد ئێمەی فێری زۆر شتی جوان کرد من کە گەڕامەوە بە کوردستان بەداخەوە کە زۆر بێکەوە دانەنیشتی 50 تابلۆم بۆ ئەو لەسەر لینیۆل گرافیک ئیشم کرد بۆ سەروەت کە دەستەکانی سەروەت چۆن دەستەکانی چۆن باوشمان پێیاکات چۆن دەستی ئەێنێت بەو لینیۆلەویا تەختەی کە ئیشی لەسەر ئەکات ئەمانە بۆ من کۆنسەپتێکی جوان بوو ئەرشی دەست لە ژیانی هونەرمەند چییە ئەمە ئێستا کتێبێکی گەورەیە کە گرافیکە و هەڵبەتە لەسەر ڕۆحی سەروەت کە هەروەها کە هونەرمەند وهابی ڕەسوول و هەروەها پرۆفیسۆر بێنۆ لێمان لەسەر کارانە نووسیوانە نهێنی هێڵەکانی سەروەت لەگەڵ بەهادین ئەمە بۆ من شتێکی زۆر جوان هەڵبەتە سەروەت نەمردووە سەروەت هەمیشە ئەژی پاشان کە توانین لە ساڵی 2007 بۆ 2008 کۆنسەپتێک ئامادە بکەم لەگەڵ ڕێی چەند هونەرمەندیشی موزیک و هاوڕێیشی زۆر بە پێز لە بواری هونەری شێوەکاری کە ویستم خەڵاتێک بۆ هونەرمەندانی کووردا بنم ئەویش خەڵاتی ئادە کە تا ئێستا بۆ شایعیشی زۆر گەورە هەبوو تا ساڵی 2010 بەڵێ ئەمە دەتوانین ڕووناکی لەسەر بین هەڵبەتە ئێستا من کار لەسەر ئەو پێشمەتیە کە ئەکەم لەسەر کەنیسا یا بەداخەوە نانێشت لە مزگەوت من نمایشی بکەم چونکە بۆ من ڕەنجی وشەیە ئەم تابلۆ درێژانە هەڵبەتە لە 2004وانە هەتاکو 2016 لە وڵاتی هەنگاریا ڕۆمانیا بولغاریا فەرەنسا ئیسپانیا لەمانە لەو شوێنە زۆر کۆنانەی کە مێژوو وێرانی کردووە یان کە بەهۆی چەند شتێکی کارەساتی شەڕەوە یان گەڕاوم بە شوێن ئەو شوێنانەی کە زۆر گرنگن توانیمە لەوێ ئەم 5 مەترانە لەوێ نمایش بکەم بۆ من ئەوەیە کە ئایا جارێکی تر ئاسمان و زەوی یەکتر ئەناسن ئایا ئەم 5 کەسە ئەم 5 مەترە بۆ من جوانیشی تری هەیە تابلۆکانی تۆ سنووری تابلۆ ئەشکێنێت لە ئیشەکانتە تابلۆکانی تۆ ئەو ڕەهەندە تەقلیدیە ئەو ڕەهەندە ترادیسیۆنی کە بۆ تابلۆ ئەبێ بکێشتێ و چوارچێوەیەکی هەبێ ئەو سنوورە ئەشکێنی ئەو سنوورە تێپەڕێنێ تابلۆ لە بری ئەوەی تەنها لە هۆڵێکان نمایش بکرێت تابلۆ بە دیوارە بەرزەکانەوە نمایشەکرێت تابلۆ لە شوێنە گشتیەکانە لە لای تۆ نمایشەکرێت ئەمە شکاندنی ئەو نەریتە شکاندنی ئەو ترادیسیۆنە بۆ ئەوەی کە تابلۆ تەنها لە ناو هۆڵەکانە بێت تابلۆ بۆ قیاسە بێ کە ئەبێت وابێت کاتی خۆیان چۆن بووە بەڵام تۆ هەم قەبارە و گەورەی تابلۆ بە چاوێکی تر ڕوانیتربینی و هەم شوێن لای تۆ ئیستاتیکایەکی جیاوازی هەیە شوێن لە هۆڵێکەوە ئەچێتە ئیستاتیکایەکی گەورەتر و بەرفراوانترەوە حەز ئەەکەم لەسەر ئەوە بۆ جۆگرانی دەنگی ئەمریکا زیاتر ڕوونکردنەوە و ڕوانینی تۆ بزانین فەرموو من زۆر سپاس بەڵام ئەم کاری کە 5 مەترەکە بۆ من دەرەوە زۆر گرنگترە وەک لەوەی کە لە ناوە بێت دەرەوە ئەوەیە کە ئەو هەوا و خۆڵ و پیسایی و یان ئەو شتێکی ئێمەی بینین یان هەموو بۆ مادە بچووک و گەورە و هەمیشەیانەی کە ئێمە دایان بینین لە دەرەوانە هەڵبەتە پێویستی بۆ هەیە کە ڕۆژ لە ڕۆژان تۆ بچیت شتێک هەڵبواسیت من لە یەکەمین تەجروبەم کە یەکەمین کە توانیم لە وڵاتی مەغریب کە ڕۆشتم گەلەریەک وتی ئەو پێشانگایەکت بۆ کەماوانێت لە گەلەریەکەم گەلەرەکە زۆر بچووک بوو بەڕاستی من توانیم لەوێ ئیش بکەم بەڵام چوم لە دەرەوانێ لەوێ شوێنی زۆر کۆنی لێبوو وتم ئەم خەڵکە هەموو ڕۆژێک بە ژیانی ڕۆژانەیەکی زۆر نۆرمالەوە
بەردەوامن بەڵام من لە پڕ 5 متر لە پەنجەری ماڵێکەوانەیە وتم ئەتوانم ئەم شتەی خۆم لێرەوە فرێ بمە دەرەوە بۆ خەڵک بیبینێت لەوێ ئەو خەڵکی کە ئێوارە بوو کە گەڕانەوە بۆ ماڵەوانەیە بینیان ڕێنشی سوور و ڕێنشی شین و یان ئەو تابلۆی کە لەوێ بوو چوومە دەرەوانێت لەوێ لەگەڵ خەڵکەکە قسەم کردوتم ئەمە ناوی وشەی ئێوەیە بەڵام من وەکو ڕنگ پیشانم ماوە خەڵکانێکی زۆر هەتا تەنانەت کە ڕۆژنامە نووسەکان کە لەوێ کە ئێوارەیەک بوو یەک دوو کەس لەوێ بە کامێرە و بە شتی تایبەتی خۆیان گرتبیان بۆ چەند ڕۆژێکی تر لە ڕۆژنامە نووسا بوو کە هونەرمەندێک بەبێ هیچ کەسی داوت نەکرد بەڵام ئێمە لەوێ ئامادە بووین بۆ من ئەو ژیانی ڕۆتینەی کە کۆمەلگا دەیبینێت تۆ دەبێت جیاوازی بکەی شتێکیان بۆ پێشکەش بکەی چونکە هەموو ئەو کۆمەلگایە هەموو ڕۆژێک سەرقاڵی گەلەری یا بینینی مۆزە و یان ناچنە ناو ئەو ئەجواء جیاوازەی کە ڕنگ بێت بۆ من زۆر خۆشەکە لە شوێنێکی زۆر گشتیە من پێشانگا بکەمەوانێ بۆی کە هونەرمەند ئەو ئەرکەی کە هەیەی ئەو ڕەنگەی کە لە بەردەستیەتی لە نێوان فڵچەوریان کاری هونەری تێداکات دەبێت وایە بێت کە کۆمەلگا بیبینێت من نامەوێت سنووردا بنێم بۆی کە پێویستی ئەوەی کە حەزی لە هونەرە ئەوەی کە پێویستی بە هونەرەوە بە خامۆشی و بە ئارامبوونەوەی ڕۆحی هەیە تەنها بێت لە مۆزەخانەکانە ئەو شتە ببینێت کە خۆی بەدیەکات هەڵبەتە من لە ئەڵمانیاش کە لە زۆر جێگایە کە لەو جێگایانەی کە لەسەر شەقام یا لەسەر جێگانی کە بیستومە ئەوە بشکێنم کە تەنها هونەر لە ناو گەلەریە پایەکی بەردی نییە هونەر لەسەر جادەش پایەکی جوانی هەیە بۆ من ئەمانە تەجربەیەکی زۆر جوان بوون هەڵبەتە لە نەک لە ناو کتێبخانە لە دەروی کتێبخانەش توانیمە تا ئێستا لە کەنیسەکان لەو شوێنە گشتانەی کە خەڵک پێ ئەڕات لەسەر دیوارەکان چەند تابلۆیەک بێنە خوارەوانە و بیان بینن کە 5 متر بەرزە بۆ ئەمە مەبەستە من توانیمە کە هونەر بەبێ سنوور هونەر بۆ ئینسانیەتە هونەر بۆ جوانکردنی ئەو هەناسەیە کە تۆ هەڵی ئەمشیت ئەمە بۆ من دەبێت واش بێت من هەوڵ نایم کە تەنها هونەرمەند ئەبێ چارچەوێک بگرێتە خۆی دەبێت لە چوارچەوەیەکە بناسێت ئیلا ئەو چوارچەوەیە کە خۆی ئامادەی کردو ئەمە بۆ من لەک بڵم هەڵەیە هەڵبەتە بۆ من نەگونجاوە کاک بەهادین یەک شتی زۆر گرنگ بە هەم با شتێکم لە یاد نەچێت شتێکی زۆر جوانی کاک سەروەت ئەنۆرسەوەس باس بکەین کاک سەروەت زۆر برادەرمان بوو یەکێک بوو لە هونەرمەندە هەرە بەتوانە و هەرە جوانەکان و ڕوانین و دنیابینێکی زۆر جوانی هەبوو کاک سەروەت ڕۆژێکیان وتی حەزەکەم بڕۆینەوە بۆ ماڵەوە بە منی وتی ئاسۆ حەزەکەم یەکتی چینەوە بۆ ماڵتم باشە تر ڕۆژین بۆ ماڵەوە زۆر پێم ئەوت پێشتر حەزەکەم تابلۆکانی ترت ببینم بێجگە لەو تابلۆیانی تر وتی کۆمەڵی تابلۆی زۆرم هەیە هەر ڕۆژێ بوو ئەچینەوە بەیەکەوە تر ڕۆژینەوە بەیەکەوە وتم کوا تابلۆکانت ئەجا کرێکی بوو لە ماڵێکە شوێنێکی ئەوە بوو زۆر بچووک بوو وتم کوا تابلۆکانت وتی هەستە تۆ هەستای نومانەکە سێرەکەم لە ژەرسی سەمەکەیە بوو وتم ئوستاز ئەم تابلۆ جوانانە و هەموو ڕەنگە ئەو هەموو جوانی ئەو هەموو دنیابینی تۆ بۆ لێرا داوناوتەی ئاسۆ چی لێ بکەم جا زۆر خەمم بوو ئیشەکانی و جوانەکانی ئەو پیاوە بەڕاستی بفەوتێت بەڵام وا دیارە زۆرێک لە شتەکانی هەرماون و خۆزگە بکرا بە کوڕاستێکی گەورە جوان بووی بەڵێ کاک بەهادین یەک شت زۆر گرنگە بەلامەوە پەیوەندیکی هەرە ڕۆحی و ئیستاتیکی و تا ڕادەیەکی زۆر پەیوەندیکی زۆر خۆڵی هەیە بە ڕوانین و دنیابینی تۆوە لە تێکەڵکردنی شعر و مۆزیک و وێنەکێشان و وێنەکێشان لە چیە لە تابلۆیەکدا لە کارێکی هونەری و لە پرۆژێکی تۆیە ئەم تێکەڵکردن و ئاوێتەبوونە چ ئاوێتەبوونیکی ئیستاتیکی و فکری و ڕوانینێکی هونەریە لە لای تۆ هەڵبەتە نەک بڵێن بۆ چوونی کە زۆر سادەیە کە تۆ شی بکەیتەوە بەڵام هونەر هەڵبەتە بە کۆنتێکستێک هەبێت کە پاڵ بە تۆ ئەنێت کە ئەو فڵچێ تۆ شتیشی پێ دروست دەکەی ئەو فڵچەیە کە تۆ کارێکی جوانی پێ پیشانە دێ ملای من هونەر ناوی ئەبستراکت نییە بەس یان بێ ناو بێت یان ناوەڕۆکەکەی زۆر هین بێت زۆر سادە بێت بۆ من کە سەرەتایی کە یەکەمین ئیش کە لەو 5 مەترەیە کە کردم گۆرانیشی عەدنان کە ئەم دڵە ئەم شاعریشی وەفاییە هەڵبەتە کە لێرە من بتوانم ئەو شاعرە بخوێنمەوە یان بە دەنگی هونەرمەند عەدنان کەریم کە توانی بێتم جۆم لێ بوو بێت و پاشان بوو بێت بە تابلۆیەک لای من یا هەمان لەو کارە هونەریانەی کە هونەرمەندێکی زۆر هەم دۆستێکی زۆر نزیکی منە کە ساوان مستەفا کە گۆرانیشی هەیە ئەمشەو کە شاعری بەندی عەلیە
یەکێکە لەو گۆرانانەی کە زۆر جوانە من تابلێکی ڕەشتیم بۆ دروست کرد 5 مەتر بەڵام تا ئێستا ئەو گۆرانە بڵاو نەبووتوانێ ئەلبەتە من لە 4 دەورەکەم بۆ هونەرمەنداری کە دەمناسن بینیویانە ئەم تابلۆیە بۆ تۆ هەمووی ڕەش بێت یەک کوتلە لە جگایەکە ڕێیشی سوور هەیە ئەمە هەڵبەتە ئەو شەوەی کە کەسێک عاشقە کەسێک کە چۆن لە ژیانە ئەو ئەستێرانەدا کاتە ملی خۆشەویستەکە یان چۆن بەو جوانی دنیا ئەڵێت تۆ پێویستت بەوە نەماوە ئیتر تۆ بیت شەوانە ڕووناچی ئەو ڕوخساری خۆشەویستەکەی من ئەمانە منە دەڵێم لە تابلۆیەکە کۆم کردوونەتوانێت بە شێوەیەکی زۆر ئەبسترا کە ناومناوە ئەم شەو ئەمە تابلۆیەکە بۆ من یان چەند کارێکی نەریمان یان تێکستێکیان ئەمانە لە 4 دەورەمیان کە خوێندنەوەی کە یان نووسەریی وەکو کۆرتاسا یان ئەمانە بۆ من کە شتیشان دەخوێنمەوەنێ یان دەبێت بێ بەکارێکی هونەری هەڵبەتە وشە ڕەنگی هەیە من لە کتێبخانەکانی لە کوزانکۆی هایدلبەرگیان مان هەیە یان لە چەند کەنیسێکی زۆر بەناوبانگی وڵاتی ئەڵمانیا توانیمە کە ئەو کارە بەرزانە کەشکەش بکەم لەوانەیە ئەمە قورئان بێت لەوانەیە ئەمە ئەو بیبڵە بێت کە من خوێندومەتەوە هەڵبەتە من ئەمەم هێناوە کە لەو جێگە بیشتانە هەڵم واسیون تۆگە کتێبیشی زۆر بە پێز و ڕێگەیەکی جوانت پیشان بات هەڵبەتە ڕەنگیش ڕۆژە لە ڕۆژان ڕێگەیەکی جوان پیشان ئەدا بەڵام ڕەنگ جوانترین دەربڕینە کە هەڵبەتە خیانەتی تیانە نووسین باوەڕ ناکەم هونەرمەند بتوانێت هەڵە لەگەڵ ڕۆحی خۆیان بکات ئەمە بۆ من تێکست زۆر گرنگە کۆنتێکست لە کاری هونەریە تەنها ئەبستراکت نییە من باوەڕم بەوە نییە کە هونەرمەند دەست باتە فڵچە و زۆر بە سادەیی هونەری بکات ئەمە بۆ من ئەتوانم بڵێم تێکست زۆر گرنگە لای هونەرمەند تێکست هەڵبەتە کاریگەری ئەو دینامیکە جوانەیە کە ڕۆحی هونەرمەند ئیش پێەکە هەڵبەتە نەک تەنها خوێندنەوەی تۆ بێ بڵێ من تێکستێک دەخوێنمەوەوانێ ئەبێ بیکەم بەکارێکی هونەری نە من هەڵبەتە وەکو جادەی مێخکی لاوە خراخی یان کە چڵە سێبەرێکی شکا و بووە پێشانگایەک لە کار لە گەلەریەک نمایشم کرد من زۆر سپاسی ئێوەکەم بۆ ئەم بەسەرکردنەوە جوانەوە بۆ ئەم فەوزکردنی بیرروڕاو من بە خۆشحاڵیەوانەیە کە ئامادە بووم کە لەم جێگایە بتوانم زۆر بە سادی تعبیر لەو شتانە بکەم یان بیان هێنمە دوان ئەگەر کەمتە خێمێکیش هەبوو بێت لە هونەری شێوەکاریە هەڵبەتە کەسمان بە پرسیار نین ئەوە دەگرێتەوە بۆ دەسەڵات بەڵام هیوادارم هونەرمەندی کورد ئەگەر لە کوردستان و لە دەرەوەی کوردستانیش بۆ چاوە تەماشای هونەر بکەن هونەر تەنها پێناسەیەکی هەیە کە هونەر بۆ ئینسانیەتە هونەر هیچ دەسەڵاتێک و هیچ ئاڵایەکی بەخۆیەوە نەبەستووە بەڵام لەگەڵ ئەوەشان من دەڵێم من هەر کوردم من کەسێکی کوردم و شانازیش بۆ کوردبوونەوەی خۆم ئەەکەم بەڵام لە ڕێگەیەکی زۆر ئۆنیڤەرساڵەوانێ قسەکەم بۆ دنیا زۆر سپاس بۆ تێڕوانین و بۆ تابلۆکان و بۆ پرۆژە گەورەکانت کاک بەهادین ئازیزی من زۆر سپاسدانەکەم کاتێکی خۆش و بەختەوە بۆ ئێوە هەر بژین هەر بژین شو لو بليسي كورينا